هاوڕێیان وڵای بزانین چۆن دەبیتن ئەندە قسە و باز دەکەین مەوزوعی ئەو لافاوەی گرنگە هاوڕێیان ئەو کاتتان باش دەنگ باش هاوڕێیان هاوڕێیان کاتتان باش وەڵای سە تەلەفۆن و نەوزاد هادی و ئەوە سەر و شارەوانی بۆ هەمووان دەکەی ئەوەتە کۆنت ئەوە 0096450 بشا شەهاب هاوڕێیان وەزیری شارەوانی لەبەرەوانە ئەو قۆناغی نێچیر تاوانەکەدا قۆناغی مەسرووری امتدادا بەجددی هاوڕێیان ئەوەی هەیە ئەو پایتەختە ئێستاکە ئەو دیزاینی دانرا قۆناغی نەوزاد هادی بووە قۆناغی نێچیرە کورا ینی ئەو تازەش باسم کرد ینی ئاوڕیان توخوا و سیرکەن هاوین کە ئاوی نییە زستان لافاوە پڕی عەرەبە زەوی خاچەکان نەمادا گیر نەکرێت پڕی باسیە لە دەیان گەڕەچی وەکو سەیداوە و مەسەڵەن جێمەدە و شاپا و ئاو کارەبانیە کەچی لە پاڤیلۆن سەد ئەوە کرا بوحەیرە دروست کرا بوحەیرەی ئاو بە شیرنی پاڤیلۆن بنووسن پاڤیلۆن عەربی بزانە چ کارە ساتەک لێ بە ئاوی شیرنی خواردنەوەی مەلەوانی دەکرێت ئەوە لە قۆناغی مەسرووریەوە بزانم ئەوە بووە بەڵام ئەو لافاوەی ئێستا هەیە ئەو قۆناغی نێچیرە نێچیر و نەوزاد هادی و تاقمەکەی ئەوانە ئەوەیان کورا و نەوزاد هادی هاوڕێیان تەسەوڕکە خەڵکی تێداوەیە زێرابوو ئاوی تێداوەی پێچانەکرایە وە وێرانیان کرد ئیلە الئەبەد یعنی ئێستا نازان چ بکەن یعنی بەجددی چەندەکەن دەرەقەت نایەن لەبەر ئەوەی هەموو شارەکەیان وێران کردی ئەوە دیسان پیشان دەدرێ نێت خراپە وەڵڵا نازان چ بکەم بەس هەندە دەردە دڵی خۆمان هەر بەعز دەکەین چ بکەین هاوڕێیان لۆ درشا شەهاب وەزیری شارەوانی قەدیم کە ئەو یەکێکە تاوانبارەکانە لۆی دەکەین درشا شەهاب زانی هەر دەگری وەڵا لۆی بکەن 445 ئێستا خەبەری دەدەن هەگرە کاکە ئەو هەولێرەتان وێران کرد بە وەزیری شارەوانی ئێستاش کەینەوە لە نەوزاد هادی یعنی هەرچی سیتی هەیە لە ئەوە بە لوبنان سیتیش هاوڕێیان گوندی انگلیزی گوندی هەموو لە قۆناغی نەوزاد هادی دروست هەمووانە بوونە کارە سادە بۆ خەڵکی ئەولێرە چ جوانێکیان پێدا هەرچی گەڕەک شەعبی هەرچی گەڕەک هەولێریەکانە وێران بڕوا بکەن ئەوە سەد جارە برێم ئەو سێ چارگەڕەکەی هەولێرێ ئەوەش نەوزاد هادی با ڕەقەمەکەی باس بکەین بەخوای با ڕەقەمەکەی خەڵک کاکە لە خۆ مشکلەوەی خەڵک زۆر هەموو داوا کۆمە چێ دەکەن ئەوە دەرێ دیسان نێت خراپە چ بکەم هاوڕێیان هیچ لە هەموو شوێنەک پایتەخت ئیمتیاز ئەوەیە خەدەماتی ئیمتیازە بە دەرەجە پلەیەکە بەس لە کوردستان لە باشوور هەولێر ئیمتیازی سفر خراپترین دۆکو هەول سلێمانی و گەرمیان لە هەولێر باشترە لە هەڵەبجە باشترە بەس ئەزانی شتێکی دیزاین کرا من ئەو خانەی خۆم کڕی دیزاینێکی ئەوەندە جوانی هەبوو بەس هەموو ساڵێ ئەزازدم پێکرد چ فێڵەکیان لێ کردیمە چ فێڵەکەم لێ کرایە هەر بەس دیکۆرەکەی جوانە هەولێریش وایە بڕوان پێ بکەن هەمان شتە بەس دیکۆرەکەی جوانە کورا تو ئاوت نەبی کارەبات نەبی پێم دەگەی پڕی عەرەبت کردی پڕی باسیت کردبی خەڵکی هەولێری ڕەسەنەکەی
دەربەدەر بکەی پڕی قەحپە و مەلهەت کردبی بەجددی یعنی ئەوە شعرەکە بەس پێم برێت مزاهرەی تێدا نەبی ڕای جیاوازی تێدا نەبی بارەکە بسوێندرێ دیموکراسی تێدا نەبیتن چیرۆری لە هەموو شارەکان زیاتر تێدا ڕوودابی گرتنی هەموو شارەکان زیاتر تێدابی لەو دوو ڕۆژەی ئەو مامۆستا عەلیەکەی وانە بێژان ژیرە ڕزگار کۆچەریشان کرد هەر لەو دوو ڕۆژەی یعنی باشە لۆ لە شارەکان کە بوو دەزەنیەکەم حەسوودی پێ نابێت یعنی هیوادارین بەس ئێوە بەبە پایتەخت دەبی امتیاز بی بە امتیاز کەسیەوە خراپترینی کرد هەلە قۆناغێنێتی هەر یەکێک دێنیە هەموو خاکەکەی داگیر دەکا هەموو مڵک و ماڵەکان شوێنە چراقی بڕوا بکە یەک بست نابینەوە ئێستا لەو هەولێرەی دەزانی برا نێت خراپ پێمان دەوێت چ بکەیت هاوڕێیان یعنی بەجددی نەوزات هادی چۆن شەرم لە خۆت ناکەی ئێستا کە ئەو مدافاوەی دەبینی ئومێد خۆشناو لۆ داوای لێبوردن ناکەی بڵێ بابا ئەوە حزبەکەی من تاوانبارە لە بەرامبەر ئەوەی کە مقەسەر بووە لە بەرامبەر خەڵکی هەولێرێ بەجددی بە چاو ڕۆژی داوای دەنگ دەردەکەن کاکە لەو هەولێریانە کە هەموو شتێکی هەولێرەتان وێران کرد کەی ئەخلاقی هەولێریەکان مایە کەی ئەخلاقی هەولێریەکانتان هێشت کەی دەموچاوی هەولێرێک کرا و زەمەدانیتان هێشتە ناو هەولێرێ یعنی ئەوە نییە ئەگال کاچی خۆم لەو سویدەی کە هیچ سیستەمە شێسە نییە کە سەد نەتەوەی تێدایە و نەتەوەی داگیرکەری تێدا نییە بڕوا بکەن هەموو دەزان پەناهەندەیان لە چەند ڕێگەی کردەوە پەناهەندە ئیمە بالعکس لەگەرەکە هەر عێراقیەکان هەرچی بەعسی و ئەمن و داعش و ئەوانەیە فڕێیاندایە بابە بەجددیەت و استراتیژی قەومی چییە بەس پێم لە استراتیژی قەومیتان چییە 600,000 عەرەبت دانایە هینایتن بەبێەوە هیچ بەرنامەکە هەبی ئێستا سوێدا 2 ملیۆن پەناهەندەی هەیە لە دەی 2 ملیۆن سنوور دادەنێ بە 1000 نەوەی کە هیچ ستەمێکی قەومی لەسەر نییە 100 نەتەوەی زیاتر تێدا ئەتو دەچی ئەو عەرەبەی دێنی کە وەکو تعریبی شارەکەت دەکا وڵاتەکەت دەکا پایتەختەکەت دەکا یعنی استراتیژی لە 20 ساڵی تر ئەو هەولێرە بەرەو چێ دەڕوا ئاو نمانێ هەر باز دەکەن خۆی 50 مەتر لێ 100 مەتر لێسە نازانم 600 مەتر لێ دەرێتە چەند مەترە تا بەس ئاو دێ لە چەند ساڵی داهاتوو هەولێرێشێک لەو شارانە دەبی کەمترین ئاوی دەمینێ لە بنزەوی یان قەیرانی ئاوی 30 ساڵکە بزانە هەولێریەکان دۆلکە ئاوەکی خاوێن دەبینەوە هەموو شەوانەنا ئەوڕۆ بەس خانی دروست دەکەن بەس خەڵک شتێ دەپەستن بەس شوقە و امتیازی پلەیەک لۆ شقەڕاقەکانە خەڵکەکە دەرزە سێ و چارە کاک ئەمە دەمانەوە لەگەر ئەو مەسوولانە قسە بکەین جواب نادەنەوە بە قوربانە توشە لەگەمە قسە بکە باشە کوڕێکی هەژار دوای ئەوە نامم لۆ بنێرە لێرە بەسەر چاو هاوڕێیان خەڵکی هەولێرە بەڕاستی لە ئەزمەی گەورەدان کورە زۆر غەدریان لێ دەکەن هەندە جار کورە هەولێری چ بکەن ڕوبەڕووی دەسەڵاتێکی دیکتاتۆر بوونەتەوە منفەز نادا ئەو دەبینی مامۆستای وانە بێژ هەوڵی دا بەس لە پێش ئەنجومەنی وەزیران کەوەبی دەیگرن کاکە دەیگرن یعنی ئەوە لە چێ بووە لە کۆنەوە هەموو دنیا مزاهرەوە جەلان کرد بەس هەولێر هەموو دنیا لە کۆریای باشووریش کرا ئەوە 50 جارە لەو دەڤەری سەوزە مزاهرە دەکرێت هەولێر نابی بکات ئەوە حزبەکە بەرحاڵ زانی هاوڕێیان سەر و شارەوانی بەم پێ ناگیرێ هەر سەر و شارەوانیەکەی بگرین بەزم خۆشە بالە بۆ سەر و شارەوانی ئەوەی بکەین بزانین هەر دەگری خواومە کەسیش ناوێت قسە بکەی وەڵات و خائین خۆفرۆشی دەزانم بابەوە بۆ چارەم جارە دێ هاوڕێیان نێتم خراپە بۆیە ئەوە نابێن کێشەم هەیە ئاخر جار هاوڕێیان ئەو سەر و شارەوانی دەکەین و قەپات دەکەین سەر عەبدولواحد ناویچی
ئێستا بزانین چ دەرێتن ئەگەر جوابمان داتەوە هاوڕێیان تکایە ئەگەر ویستان سەوباز بکەن پەیوەندیم پێ بکەن ئەمن ئەوەکانتان وەردەگرین نێتی زەعیفە ناڕۆ بە دیرەکت بکەن بە تەلەفۆن سەرۆکی شارەوانی هەولێر ئەوە دەردە هاوڕێیان دوایین شت چەند دەزانم لەسەر شکەمێک سەر قەپات دەکەم کاک عەبدولواحید تەگرە براکەم ئەتولۆ هاوڕێ ئەمێت خۆش ناژە سەی من هەر ناگری بڕوا بکەم یعنی ئێستا تەلەفۆن لۆ مێدیش دەکەم ئەویش وازینە ئاخر شت لۆ یەکەشکە دەکەین و قەپات دەکەین زانم هەیتمان لێرە لەویت کە هەیتمان نووری سنجاری ئای نووری ناوەڵە نیتمان ئای نووری زەویەکی ئەو لێریانە تۆزێک چەند بێ ئەخلاقیت کرد چەند ژنتەتت کرد چەند بە پارچە زەوی وەڵی یەکشتی خۆش کورە ناوڵە عیبە با نەڵێن قادر دێتە بۆ ئاستە بە قورئان شتی قۆڵی زۆرە نووری ئای عیب و عادەت دەزانم وەڵی دەزانم گەلوگونت چی پێوێ شەرەفم لەبەر ئەوەی ئافرەت زۆر لە بۆیان باس کردیمە کورە تو زۆر دەردتدا ئەو شارەی یعنی وەرە تو پارچە زەوی لە بەرامبەر شەوی سەجەی ئەوەی بێشەرەفانە شارێکیان بڕۆ سەر سلێمانی شوێ بڕوا مەکە 2 مەتر ببینیەوە هەمویان داگیر کرد ئەو مەسوولانە بەلای کەم ئێستا سەتاچیری هەولێرە زەویەکانی داگیر کرا خەڵکە ڕەسەنەکەی دەربەدەر دەکەن خەڵکی بەعسی و ئەمن و استخبارات و دزی تێدادنن هاوڕێیان ناڕۆ کاک عەبدولواحید جواب ناداتەوە هاوڕێیان بەڕاستی ئەوەی لافاو کورە زۆر کۆمیدیایە هەموو ساڵێ ئەمە دەبێ ئەو فلیمەی ببینین پایتەختیشە ئەو هەموو سەفارە و قونسولیە لێیە کورە چۆن شەرم لە خۆتان ناگەن پارتیەکان حکومڕانێتی دەزانم ئەوە دێ حکومڕانێتیتان ئەوە حکمی لافاوە حکمی ئێرهابە حکمی دەربەدەرکردنی خەڵکی هەولێریەکانە حکمی بێئاویە حکمی پاڤیلۆنەکە بوحەیرەکتان دروست کردیە بڕۆن لە نێتان پاڤیلۆن عەربیل بزانە بە ئاوی شیژنی بوحەیرە دروستکرایان ناوە لە بۆ لە حسابی خەڵکی هەولێریەکانە بڕۆم بزان چەند کورە هەولێریتان دەربەدەر کرد چەند دەربەدەر کرد و لە شوێنی بەعسی و خێڕی سەرسەریەکانی هەرە قێزۆنەکانی عەرەبتان هینایە خۆزیە خەڵکە هەژار و چەند ساڵەکەی عەرەبیشتان دابنابەرە ئەو شارە پارتی بەس دیزاینەکەی هەیە بەس دیزاینەکەی لە پرۆژەی استراتیجی وێرانی کردیە وێران لە 40-50 ساڵی ڕابردوو ئەداس پێ دەکرێت ئەوەی 100 ساڵی کورە لە 1000 ساڵی ڕابردوو مەگەر مەغۆڵ و تەتەرەکان ویان لەگەر هەولێر کردی بڕوان پێ بکەن کاچی بۆەوە هەر خەڵکی هینا ئێستاش هەر شتی دروست دەکەن بەبێ ئەوەی بیرۆ بکرێ ئاوی چەندەوێ مەکتەبی چەندەوێ وەنیا خەراخت لێرە خەڵک پەناهەندە وەردەگری بیرۆ دەکاتەوە تو پەناهەندە وەردەگری لەو ساڵ 100,000 وەردەگری بەس ئیشی دەوێ مەکتەبی دەوێ وەنیا کارەبای دەوێ ئاوی دەوێ هیچیان نییە گرنگ پارە ئەوڕۆ سەیری ئەوڕۆ دەکەن بڕۆ 50 شاری سیتیان دروست کردێ بەس هەموو پڕەکە ڕەسەنە هەولێریەکان کو دەژین خەڵکی چێی هەرە ساقیتی سیاسی عەرەبیە لێی دەقەومێت ئەز پێنجەم جارات بەڵام خەڵکە ڕەسەنە هەولێریەکە بزان چەند دەربەدەرکرا چەند زوڵمی لێ دەگرێ کارێان ببورن ویسم دەردە دڵێک بێتە خراپەشەوە
کاتێکی خۆش هاوڕێیان چ بکەین یانی ئەوە مەسوول ئێستا سەریان منووسی ئەڵێ تو تەشکیلمان پێ دەکەی تەلەفۆنی بۆ دەکەی ناوێری جواب دەدەی چ بکەین ینی چتان لێ بکەین قسەشتان پێ نەڵێن تاوانتان کرد لە بەرامبەر یەک شاری هەموو ساڵێ بە 10 ملیۆن دۆلار زەرەر لەو خەڵکە هەژارەی دەدەن کاتێکی خۆش